گۆرانی سەما میوزیک جلوبەرگی جۆرا و جۆری گەلان لێرە تێکەڵ بە یەکتر بوون. لە پێنجەمین فیستیڤاڵی کلتورە جیاوازەکان لە ڕانیا 11 گروپی جۆرا و جۆر بەشدارن: کوردانی ناوچە جیاوازەکان، فارس و عەرەب. هەڵگرانی ئاینە جیاوازەکان بەجیا هونەر و کلتوری خۆیان نیشانی ئامادەبووان دەدەن و کەشوهەوایەکی هونەریان لێرە دروست کردووە. ئێمە وەکو تیپی هونەری کوردی بەشداریمان لەو فیستیڤاڵە کردووە کە پێنجەمین فیستیڤاڵی کەلتوری ڕانیەیە. زۆر خۆشحاڵین کە جەماوەرێکی زۆر بینەرێکی زۆر سەردانی ئێرەی کردووە بۆ بینینی ئێمە. دەستخۆشیانە دەستخۆشی جێەوە دەکەن. سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کلتوری ساڵانە ئەم فیستیڤاڵە ڕێک دەخات و ئەم ساڵیش لە 2 شەودا سەرجەم چالاکیەکانیان بەڕێوە برد. سەدان هاوڵاتی لە ڕانی و ناوچەکانی دیکەوە ئامادە بوون. ئەم کچە دەڵێت جۆش و خڕۆشی فیستیڤاڵەکە کەمێک ماندوێتی و بێزاری ڕۆژانەی لەبیر بردوونەتەوە. ئەم فیستیڤاڵە دووسوودی زۆر گرنگی هەیە. یەکێکیان ئەوەیەکە ئێمە ئاشنا دەبین بە کلتور و هونەری میلەتانی تر و هەروەها ئەوانش ئاشنا دەبن بە هونەر و کلتوری ئێمە. ئەوە زۆر گرنگە، چونکە ڕەنگە ئێمە هەندێک پێشتر کلتوری ئەوانمان نەبینی، بێ ڕەنگە خوێن بێتمانەوە بیست بێت بەڵام نەمابینی. زیاتر لە 6 ئەندامی خۆبەخشی سەنتەری ڕایەڵ ماوەی چەند ڕۆژێکە سەرقاڵی ئەنجامدانی فیستیڤاڵی کلتورە جیاوازەکان و بەرپرسانی ئەم سەنتەرەش دەڵێن ئامانچلەی کارکردنە بۆ ئاشتی و هاوڕێتی و دیالۆگ و پێکەوە ژیانی کلتورە جیاوازەکان بۆ ڕەخساندنی زەمینەیەکی هونەری بۆ گرنگیدان بە فۆلکلۆر و کلتوری گەلان. ئامانجی ئێمە لەم فیستیڤاڵە لە ژێر دروشمی ئاشتی و ژیان دۆستیە کە پێمان وایە وەک ئامرازێک بۆ پێکەوە ژیان و گەشە پێدانی بواری کلتوری لە قۆناغی ئێسادا زۆر گرنگە. چالاکێکی ساڵانەی سەنتەرەکەمانە و هەوڵمانداوە کۆمەڵە کلتوری جیاواز لە دەرەوە و ناوەوە کە فۆرمەکانیان جیاوازە بەشداری تێدا بکەن. سەنتەری ڕایەڵ لە ساڵی 2010 دامەزراوە و سەنتەرێکی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی سربەخۆیە و کار بۆ برەودان بە بواری ڕۆشنبیری و چالاکی هەمەجۆری کلتوری دەکات لە نێوان گەلانی ناوە و دەرەوەی وڵات و لە ڕابردووشدا چەند چالاکیەکی دیکەی ئەنجام داوە. هەنگاو محەممەد ئێنارتی ڕانیە.